هذا بس هواتم داخي ام مناڵان دەبڕن کوڕی ئێستا بڵێم کەربەر کۆمەکەوێت دەوەرن کوڕی پیاو ئافرن دەبڕن چرا لای بە لە دەی سەر چاو دەی عەمرتان نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر چاو باو شوێنم دۆزیوەتەوانی دەرەجە یەک ئەمە مهمە بەڵام حیف سێبەریتیانە وەرە کوڕم ئەو ناو من دوو سێ جاریکە هاتووم هەمووی دار و سەوزای و زۆر خۆشە سێبەر بەخوا باوک یەک سێبەر من دۆزی لی نییە نەوەڵا دەتۆ ڕاکەشتەکانی کە داگرت دەبڕە ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر ئەم هەتیم هەتا زل بێ کەرەبێ دەی چی و کرد بە قەبری باوکم ئیزدیحام دروست بێ شوێنمان بەر ناکەوێ دەدەی جوانە مەرەک ئەوە چیە بلە باوکەڕەوە یا تاقە بۆ یە ناکۆرم خۆ لێرە نامێنەوە باوکە سەیرانی کوردی یعنی ئەمە تێگی دواویە پراخاوە لی ڕاکشیت چ خەوێشیە باوکە وەرە بڕۆ ئەمر نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر بە وڵای جەخۆر ڕاستی دەکات قەسەم بالله برا سەیرانی کوردی من بنێشتی کوردیم بیستووە دەیەڵە خێراکەن دەی چیتان کرد بۆ قورعانە زەر قسەکەی تۆ بوو چی سێبەریتیە ڕە لەدا یعنی تۆ ئەو کاتە نەوبینی بوو بە قورعان ئامەم دەکە ژووی چی نەبینی ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر سیر مەکە بڕشتر داگرن دەی چاو دەڵە خۆشە ئەو لایە هەیە هەی لە ڕۆژێ بلە لە دایک و چۆن چەقەلم لێە شەتەقم ئەمەش دەستو باوکەڕۆ چ بۆکە خۆڕ بەسەرمەوە ئەوە زۆپاتێ ناوە ئەی سۆپای بۆکە بەو لایە ڕۆڵە زۆپات لەوە بەم چ لێ هاوی دەبێت لە بۆ شێت مەگەی ئەی باوکە جا خۆ نازایی لەم شوێنانە دەمە ئەسران بەخوا بەدایکسین ڕقبیتەوە دەبڕی ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر دەی داتان کرد ئەو بۆ گەڕایتەوە ئەو شەکل لە منە ئەو یەک چی یەک دەبڕۆ ئەوە چی تخوایە بەشەرن تخوایە ئینسانن معقولە ها کوڕم بۆ واکەی بووە گەڕێ کرد و خەڵک سیرمانەکە معقولە قەتەرە نەوتیتیانە ئەمە وەزعە میکە بە هەرارۆڵە پێمە نەوتی پێ ئەی چۆن دەوەرە کواری شوێ تۆ نەوتن ناوێ بەڕۆڵە بۆ زۆپاکە بەڕۆڵە دە تۆ پشکەرەوتی و بۆ پشتێ تۆ پشکەرەوتی تۆ نەوتن ناوێ فەرمۆ ئەوە نەوت باشە ئەمرن نەمێنێ ئەوە دوو ئەرە من هەر تێ دەڵێم و ئەلە دوو منێ شێت کرد کوڕی وەرە قەڵکی لاوەرن کوڕی هاوەرە باوکم خەترم لێکە وەرە باوکم ژانزار چیم لێکە کوڕە قەڵکی لە باوکم بەتەباشم بێنێ مەیاڵیم دیێ جۆ بگرن جا یەک دیتر ژۆ باوکم چاویشینە بلە سێری عەفرەتە قورعان کورە سێری کورە خۆ من تازە هەیەم چوو کورە بەزەیشم پیاتۆمەتیوە دەبەش ڕۆڵە بابەسە تێ هەڵام وەڵای بە ئاوەرم بۆ قورعانە دە بەسە جوانە مەرێک بیاخە زۆپا کورە تۆ شێت مەگەی بە قورعان شێت مەکەی باوکجان باوکە یەک شوێنی زۆر خۆشن دۆزێتە باچین ڕەسم گرین یعنی جاری چکە بارکەین لێرە نا ئەچی ڕەسم گرینینە با بلە لێرە بێ بلە ئەم سەر و ئەو سەر نەکەیت ئاقلانە دانیش هێسێمەوە دەبڕۆم سناپەی تۆش تەواو نابێت دەبڕۆ وەرە هەستی دەبڕۆ ئەمانە لێرە لادەن باوڕۆدەی بەڵێ ئەمرتان نەبێنێ ڕۆژم بۆ سناپکردن ئەخت خوا ئەم مەنتیقەی ئەوێ شوێنی سناپکردنە ها وەڵای بێت لە مۆلا هەموو شتە بەعکسی ئێوە بکەم تێگە ئێوە ئاوڕۆژن منیش ئاوارم ئەمرتان نەمێنێ ئارە وەڵا بە قوربانە بم ناوکو کوڕی فەقیرم بە قوربانە بم کوڕە بە ساغەوم نەمخۆی کوڕە بڕۆ باوکم خۆ باوکم بە قورعان دەبڕۆ بڕۆ بە ساغەوە وەرەوەی بە قوربانی دوێنە وەرە گوناح نییە تۆ نەیخۆی ئەمە گوناح نییە عوسر بیخوا ها قوربانەوە ئەڵێ عەمری نەمێنێ بۆ چ باوکێکە بە قورعان تۆ بیخۆی باشتر لەو عوسیلە وەرە ها
وەرە یەک پەراسوویەنەوە باوکەم دەست و پەنجی پیوە خۆت دەوەرە بۆ شوۆرە وەرە وەرەوە تا آخر چی؟ پشتە مەغزان وەرەوەی بەسەر چاو بەسەر چاوەچم بووێنە هەر تۆ پشتە مەغزان ئاوەتە بەشەڵڵا بچیتە ئەو باوکەم بخواردە ئەوەتا لێوا سنابەکەن ئەودی نەمێنە ئەخت خوا بڵە شوێن ئێرە شوێنی سنابە سەگەم جوان نییە خوا دابی خۆدێ ئەڵێ باوکم ئاوە بخوا وەرە گوناح نییە ئەمە عوسە سوور بیخوا ئەمە ئەوە ناکرێت یەخوا عافێتێ بێ دابی خۆدێک وەرە عەلاقەش بۆ تۆ دابی خۆدێ خوا عافێتێ عم خوش بالسن بله دو هیرولا من 3 کیلو موزمان هنا کوا خواردم والله وره درومك کوا توکلک نبینم چی خوردم توکلی چی باک ولات تو نالی هندی میوه هی به توکلا خوشه یا والله مش به توکلا خواردم کوره رولا او بو خیار و شته تو خطو مانگانی به توکلا تو سری پیغمبر اگر رولا هاتي وتمثل لواني بلا خلوزي قشان بيته وحاضر وقلت عمر النمن ابو خاتي بيغمر كوا قشتك اللي فيها باخو ميني كم رولا تو خلوزك كم نسم قشتك كم باشني قشتك تاع اللي فيها انا بكتم والله من قشتك من على مالو تنازا علي ري ادي رولا بزانا بينا قشته باوك كوا قشتك او من لك هنا تان بخوا خوم هنا بدسي مشادم بالله عادي ولا گوشتەکە کوا ڕۆڵە گۆشتی باوکە گۆشتەکە کە هێنامان پشتە مەغزە 3 کیلۆ من نەبوو حساب چۆن لە ساڵەکەی برسە چی لە ساڵەکەی برسە لە سەگ بپرسم بۆ گۆشتەکە بڕێ برسم جان بۆ بم جارێ تۆ بۆ تۆ ئەمەنە ئاژەڵ دۆزی بچم لە سەگ بپرسم بۆ پشی لەوێرە بە کۆڵانیەمە بڕوە نانە باوکە ئێستا من زۆر عەقڵ بووم ئێستا ئاژەڵ دۆستم تەنانەت ئینسان دۆستم بۆ شەرتەش نمونەی زیندوم لایە باڵگە ئادەی وەکو گۆشتەکە ما بسەڵکە چی؟ یان بسەڵکە نا سوعبەتەکەی بنارە هر هموي وەرە بلە پیاوی چابە یعنی یا وەسەگەکە حتى اي افرم كوري اي افرم كوري من افرم كوري باوكا جوازي انا باوكا دزول قلنا خلك سير معنا باوكا سير ما كام هاتي وزاني يعني مني فوت عنوا والله ما بالرمبو خويا باش تابهم كاسي زعما والله ما بالرمبو خويا باب الروازي اللي بنا نعم بالرمبو باب كوري بابا بنا جات ما بيلي والله ما هم جاني مشكله والله ما بالرمبو جتاب يلا لا بالرم اللي بشينا عمر النميله كوري بابا جاني فوت عليه مشكلة قشتك تانية اي باتشي بخوين ايه من وتاح لكم اخذ شلون بيعك رولي اول مخلقي ليه كوري عيبه كوري بابا عيبني هسه من الروم وتاح لكم تقولي النجاة بيد ام جيجيتي تو رولا باوكا جان رفيق كان داري لايف منك انا تسمع فيك كم ولا بيو يا مو باشا دبرو توش دي اخ باوكا ايش تقولي اخ والله باوكا موزم لي برا هذا باشا